ئەو کاتان باش کەسی ئەبوو کە دوو ڕۆژ احتیمام پێدن لەبەر یەک شتە یەک ببینن یاسا لە بۆ ئەبوو کە نمونەی میکرۆبەکی ناو سۆسیال میدیا تەشیر یعنی هیچ شتێکی نەک قازانجی لە کۆرۆنا ئەوانە خەتەرترە ناو سۆسیال میدیا کەسی پارتی چەند ڕێسی لێ کرد دوو ئەو هەموو بەرپرسە ئەمنی و حاکم و پۆلیسەی پارتی خۆی لە بادی ناشکاتیان نەکردی 18 ساڵ ساب لە بۆوانەش نەکرا سێ ئەوە کابینەی مەسرور بارزانیە کە خەڵکی جوان ئاوا دەخاتە زیندان و ئەو ئابڕوچوونە قانونی و ئەوەی هەیە ئەو هەموو ڕۆژنامەنووسەی بادینان 100 کەس دەبن بە دەلیل لەو 2 ساڵەی گیراون لەو 3 ساڵە بەڵام ئەبوو ئاوا لە مەتاڕە ئەوە دێ قەشمەری بە هەموو دادگا دەکە ئێمەمانان کە ئەو هەموو قوربانیەمان لە بۆ خەڵکی کوردستاندایە لە کۆن و لە ئێستا بۆمان نییە بچینەوە ئەبوو ئەوە ڕێز دەگرین بەس ئامانج لە ئێبرازکردن کەیسی ئەوە ئەوەی ئەگەن ئەبوو چەند ساڵ لەموبەر هەزاران جوونی بە هەمووماندا کە سوا پیشمان نەداوە بەس دەمانەوێت حکوومەتەکەی کابینەی مەسرور بارزانی وە پارتی و بە خەڵکی پارتیش برێن ئەبوو چۆکان لەنگۆ مەقبولتر ئەبوو چۆکان لەنگۆ ڕێزی زیاترە کێشەکە لەوەدا هاوڕێیان خودی هەموو بەرپرسە باڵاکانی پارتی شکایەتیان ئەبوو کردیە ئەبوو چۆش وا ڕێزی گیراواتەوە بۆیە دەمانەوێت لەو ڕوانگە ئەگەنا ئەوە نییە ئەبوو چی ئەمە پێمان دەکرێت لێرە زۆر شتە بوو لەگەری بکەین بەس ڕقەم نییە بەڵام ویستمان پێتان بڵێین کە ئەوە حکوومەت و حزب و پەروەردەی سیاسی ئەو کابینە و ئەو حکوومەت و ئەو حزبەیە لە بەرامبەر ئەبوو لە بەرامبەر دەنگە ئازادەکان کاتێکی خۆش فەرمو ئەوە کۆمەڵێک دیدارە یەک دنیای کەم کردی هەموو خۆی دەدەستەوە لەبەر ئەوی کادیری پارتی بەگسکە و گەورەیان توش شەرمەزارێکی گەورە بوونە کەس پێیان ناکرێت دوو جوملە بڵێن دیفاع بکەن لەبەر ئەوەی چی بەس پێم بڵێ ئەوە بەس لە لای پارتی مەقبولە ئەو مەقبولانە ئیحتیمامیان پێدەنەگەن چێ دەوێری ئەوانە ڕێز بگریەوە دوو کورکاکە ڕێز لە بەرپرسی خۆتان بگرن خۆمە و شەڕەمان لەوێ ئەمە شکایەتمانە کوردستانە نەکردیە هەموو بەرپرسە باڵاکانی خۆتان لە بادینان شکایەت پێ غەرغەرە بژن و خوشک و دایکی بەرپرسەکانی خۆتان کرایە بەمە نەکرایە فەرموون لەگەر ئەو هەموو دیدارەی حاكم الزاخوي مجنت وإيكوي قاينو وقال حاكم الدوكي وقال حاكم السيميري وقال حاكم الآمدي وقال حاكم الآكري از جنابه بگم یک و یک از جنت و بنم پاشی جنت برایت و هی مخش کد و قاينو اما چه قانون هی بمبربت بن اما چه محکمه هی بمدینن کل از جنا قاضی بنم کل از جنا رئیس محکمه بگم کل از جنایی بگم یه باری بای باشه اما بیش از حاکم و از قضیه که جایی بینم و چی که بین کردستانشی از هر شب جنا حاکمه که خمر که مبرزم سحاره هر شب از جنا حاکمه کنم از مغرب مهر که از سحاره بردم از قونینم از که دوه بدم قال حاکمه ولی کی ببینه حاکماش که کرده حاکمی كرة قحبة إنش خارج تين هنا حاكم إيش خارج بينا يعني زحمتها قحبة بيني بس تحاكمونا يعني والله قال لي حاكمة وعدية بدم سردين رحي التيقوا بما كردستان هر شف الدبجنة قبل باشي مشويد بيجيش ما بسطينت قانينة ما لا قانينة دي القوم هركب دي الله انا عزيم هركم وانا بردم حتى قونين انا ما بردم قولوا قال لي حاكموا اجزاخو حتى اربيلي يبيش اس حاكم مس قاضي ما ادجني دوبلم ادجنا باشي بگیم پاشي خرابي ادجنا خرابي بگیم باشي و كردستان بجگاند و پرداند و ویلان کرد خرب حاكمة سبلا أف كشتنا وأف تالانا وأف قتلا وأف مخدراتا همي حاكمة كاكا شوني ممنون باشي ساعتا ساخد شونا
سپاس گەلە مەمنونت باشی ئینشەڵڵا. سپاست دەکەم. وەڵام من پرسیارێکم هەبوو، وتم ئەتو بەرپرسی پارتی لە زاخۆوە نییە؟ بەڵێ جەنابەت ئەبووچی چۆ هاتۆ کورد. من ناوم قادرە. بڵە سەرچاوی من. سەرچاوی من ئەبووچی چۆ هاتیتەوە کوردستان؟ باشە ئەوە یەک دنیا دادوەر و بەرپرسی پۆلیس شکایەتیان لێ کردیە کەچی کۆ ئەو جەماوەرەی پارتی لە دوی ئیتی و کەس ناگیری. جەماوەر بەخۆی ئەوە جەماوەری پارتی نەماوش شلاتی و ملاتێندا کەسەوە. ئەوە لۆ بڵاوکردنەوەیە یعنی بزانە ئەو قسانە. دەزانم کە بەس ناوە بەناوی خەڵکی زاخۆ بەناوی جەماوەری زاخۆ نەچوونە پیشوازی لێ نەکرا. ئەدیکو ئەو هەموو داوای لەسرە بڵاو ئەو داوایانەی لەسەر ئەمن معلوماتم لەسەر. چۆن ئەتوو بەرپرسی پارتی لەو منتیقەن ئێستا نانا ئێستا داعشەک بێتەوێن دەر ئیشینگۆیە وانە حزب چییە؟ حکوومەتی تو لە حکوومەتە وانە لە حزبی تو لە حکوومەتە. ئەوە گوێن بە هەموو بەرپرسی زاخۆ جەدا وایە نا؟ ئیشی دەزانی ئیشی ئەوەیە حکوومەتەکە کە دەستگای ئەمنی و ئەمنی و حکوومەت و یاسایە. ئەم ڕاستە بەرپرسی پارتی بەس عەلاقەم بەو نیشانە نییە. چۆن علاقەتان ئێستا کادیرێکی بەنمونە پەکەکە بێتەوێن دەر ئەنگۆ یەکسەر شکایەتی لێ دەکەن. ئێوە لە پەکەی خەتەرترە بە پەکە چی کردیە؟ عەلاقەت بە سیاسەت نییە کاک. کورەکاچی علاقت بە سیاست نییەوە. باشە هەموو خەک دەناسی. باشە دەیناسی ئەو حکوومەتەی تو کە حزبەکەی تو باڵا دەستە کە بەرپرسە ئەمنیەکانی تو ١٩٩ حکوومەتی لەدەستە لە بادینان لە مەتاڕی دێتە خوارێ ڕسمی لەگە دەگرن دێتە ناو بازاڕی 1000 جون بە هەموو دادوەر و بە بەرپرسەکانی گۆ دەدا وەنیا ژنی هەمووتان ڕای خەڵکیە بۆ خەڵک تەسویری لەگەڵ نەگری بۆی با شکایەت سکاڵا لەسەر تۆمار باشە ئێمەی لەگەڵ قانون و لەگەڵ یاسانە. باشە پرسیارێک لێرەیە سەرۆشی دادگای دهۆک شکایەتی لێ کردێ وایان نا چەند بەرپرسی پۆلیستان شکایەتی لێ کردێ لۆ ناگیرێ؟ بەخوا من نازانم من معلومات لەسەر نییە کاک. بۆ ئەدی کەسێکی فەقیر وا دەکرێتن کۆمنتێک دەنووسی دەیگرن لۆ ئەبووچی چۆ دە 15 داوای لەسرە 18 ساڵ حکمی غیابی درایە بە کەیف خۆی دێ و دەسوڕێتەوە حزبەکەی تو لە مەتاردا بەڵێ بۆ براخوا بێژم بەخۆی من ئاگام لەو شتانە نییە بەد معلوماتم نییە ئەتۆ پسێر لە من دەکی سەرسەرێ من و سەرچاوم بەس ئاگام لەو شتانە نییە ئەمن بە شخصی ڕێی حزبی تو ڕێی من ئەو کەسەی سکاڵا لەسەر بێ ئەو کەسەی شت لەسەر بێ قانون بە ئیجرای خۆی وەر ئێگە قانون نەکرێ کاچی من ئەتو بەرپرسی لۆ قانون لە بۆ ئازادی خوازەکەیە من بەرپرسم بەرپرسی لە من گەورەتر هەیە بەس ئەتو حزبی کاکە تەدەخلی هەموو ئیش ناکەم ئەمنی شخوم دەکەم. چۆن ئەنگۆ راپۆرت نادەنە حزبتان با بە ئەوە قەشمەری خانەیە؟ بەڵێ ئەوە ئیشی منە ئەمن داخوازی لێبوردن دەکەم لە تۆ برایی سەرچاوی من براکەم ئەمە دەزانین چێ پرسیارێکمان هەیە لێرە دەنجی ئەستا ئەو ڕۆژ گروپە گەنجی شیلاتزێ بەر نادرێ حکمیان تەواو بووە بەس ئەبووچی چۆیەک 18 ساڵ ئەمری گرتنی هەیە. مناقەش ئەوە ئاگەم ئەوە علاقەتم بەوە نییە. چۆنە تو حزب ئیشی حزب ئەمن حزب بز برای خۆ بێژم ئەمن حزبم هەرێک ئیشی خۆی دەکا ئیشی من ئەوە نییە ئیشی من ڕێخستنی حزبە و خلاص. باشە بەس ئەوە جوڵەکە لە شارەکەی تو دڕووی دەدا لە منتیقەکەی وەنیا دەیان کادیری پارتی تو هەیە لەوێندە دەیان هەواداری نگۆ هەیە. ئەمن شخصی یەکەم لە پارتی نیم لێرە حتا بڕیار بدەمان پارتی قسەکەم ئەمن بە ناوی پارتی قسە ناکەم. بەس بەرپرسی ناوچەی زاخۆی برا لە زاخۆ 12 لیژنەی ناوچە هەیە دەزانی کو بەڵێ ئەوە ئیشم بەوە نییە کاکەجم داخوازە لە بورینێت بەس براکەم ئەتوو بەرپرسی حزبەچی بچووکترین جوڵەی خۆپشاندان هەبی ناڕەزایەتی هەبی بەهێزەکی پەکەکە بێتە زاخۆ یەکسەر راپۆر دەدان
لێ دوان دەدەن باشە بۆ ئەوەی قسەتان نیە خەڵک دەگیرێ چەند خەڵکتان خۆ پیشاندان نەکردی ئەو راپۆرتمان ناچێکردی ئەوە شتێکی ئەوەیە شباب بدك شباب وما شباب وهفالتي كا نقول نالين خرابي نكر يا لزاق وخرابي هيش تأثيري نكر شلون تأثيري نكر يا كسك هزلس هيش تأثيري نكر كاتشي من كسك جني همو مسؤولة كان تشير بيدك كسك هزلس صال شكاية برياري قرتني هي أنا بابش شكاية إشكاية يعني كرديا ناي قرن ناي باشا دخوزة لبورينت ما نشبت مناقشة باشا أرزوي خوتا بس براسي أو جواب دانونيا أو التهربا أسايا بس أو التهربا حزبكت بجدار لو قالت كدنا بدات جاي خوتان بمسؤولي خوتان حزبك ما علاقة بيني إيكاتش من حاكمو بوليسي زاخو وأنا هم شكاتي أنا أبو تشوكديا كتيبة أنتري لما تاردي تخواري لنا وبازارش لصورته حزبكيتو حاكم والله من علاقة بيني هذه علاقة تبتسهي يعني تو علاقة تبتسهي على مسؤولي مني علاقة بتشي أخنا أم بسيار شيء بتجاهك أخيناك مش خلقة تو حزب شي قولي لو شاري وانيا حزب رقمي شي خوتان بيوال انتخابات تاني نابي بزانين طالبان لحزب خوم دوار قرم إيش من شاو إيش هذا كيف إقيناك يعني حزبك تو حقينيا بقانوني بيلنا وبازار بكيف خوي بالصورة توا أمري قلتني هبي هكا جانا من شخصية كم نيم لزاقو لمنطقة هتو كزحمة نقد بمناقشة لقل شخصية بكاك أو موضوع شيء مناقشة لقل إتو بربرسينا أو سيزا خوي براكم أنا بربرسينا أو شيء زاخوني وكاك تو معلوماني أدي بربرسي تسي بوي بغلط تناقين يعني أمن كاكا من بربرسي شوية كم تنظيماتهم خوم هيا إيش خودا كان تعليمات كاكا لكونغري بارتي نسرا بربرسينا أو سيزا خو لكونغري تشاردي بارتي بروان بي وانا بربرسي ناوسي زاخوي لكونغري تشاردي بارتي من او تلفونتم لي درينا كاكا من دوازدنا وشاه لزاخو دوازدنا وشاه اي من زمان نسرا بهرحال بس بهمو حالتك هموتان خالتك امن يكي كم لو بربسنا وشانا لك مان هيا محكمة مان هيا قانون او موضوع ابو جيتشو ما ابو جيتشو ما يمكن هيك جرينكي بنانا يا باشا خو جرين وبس ابروتشنا لبو حزبكيتو كحاكمي دولة حاكمة امن حزبكي من حاكمة راس ذاك حزبكي من حاكمة بس امن وتبيش حزب نيم حتى قرار بدو مناقشة بس موقفي نقول شي لزاخوي اتو لزاخوي او كابريا لزاخوي خو له ليرينيا موقفي من او تصرفاته او خلط او تصرفاته خلط وبس انسان الشباب او انا هيك قيناك انا بناوي حزب بناوي خكنا شو نلوي بشوازي لابو جيجا غير ابو جيجا باشا بس او علي عم الصالحات الدهو هزاخو تيرو برتان دا اديلو لوي الحستا كان مناقشه اي باشا تو كادي حزبك شي من هاولاتي كم قصد لك قفت يقول لك ايه كاك اخر بولا علي عم الصالح لنا وزاخو لي تاندالو لا ابو تشوي صدكز لدوي كسكنيا بالي هو قباتك Как разговор? Salamat, Mr. Mahmoud.
ممنون. باش کاک ڕزگار سلامت بی زۆر ممنون. کاک ڕزگار سەیرم کرد لە ماڵپەڕی پەرلەمانی کوردستان ئەتو لە ژنەی ئەمنیەتی پەرلەماندا وێنیان ناوخۆ ئەوەی ئەمنیەتی پەرلەم بەڵێ بەڵێ لا لیژنەی ناوخۆ ئەمە پرسیارێکمان هەیە کاک من ناوم توانا کەریمە ئەگەر جوابمان بدەیە مەمنون دەبم وەڵا پرسیارەکە کاری ڕۆژنامەگەری ئەو شتانەش دەکەین ئەگەر جوابمان بدەیە ئەگەر جوابم هەبی لە خزمەتدام تو لە ئەبوو چی چۆ کەسەکە هاتیتەوە هەموو دادوەرەکان و بەشەشی زۆری پۆلیسەکانی بادینان شکایەتیان لێ کردیە وەریا ئەمری گرتنی هەیە 18 ساڵ و کەسەکە بە خۆت دەزانی ئەنی چیز خاوەنی چ زمانەکە چۆنە دەکرێت بە کەیف خۆی بێ و بسوڕێتەوە ئەمە یاساییە کاکە ناوجلا بتم لێ بیشتو ببورە من نام توانایە قادر بەڵێ خۆت دەڵێ ئەوە محکەمە شکایەتی کردیە نیە ئەوەتە دەبی ڕێکارە یاساییەکان مادام شکایەت کراوە با ڕەوی خۆی یاسایی دەڕۆتن یانیەوە زیاتر بابەتی پسەرێکی یاساییە کاتەوە بەس ئەوە ئەمنیەتیشە کەسێک کە تەوهین و تەشیری بە هەموو بادینان دەکا مەسئولەکانی خۆتان حاکم و ئەوەکان وایان نە پۆلیسەکان جوێن بە ژنیان دەدا بە دایکیان دەدا جوێن بە خوددا دەدا جوێن بە محەممەد پەیامبەری موسڵمانان دەداتن خۆ ڤیدیۆ بەڵێ خزمەتی برای خۆم بکە ما بزانم شکایەتەکە کراوە بەڵێ من ئاگادارم شکایەتی لێ کراوە ئێوایە وابزانم جابا چارێ لە پێش عەداس نەکەوی با چاوەڕێ بەس ئەو شکایەتە دەمەکە ئێستا هەر یەکێک لە ئێمە شکایەتێکی لێکرێ بێتەوە هەر لە مەتار ڕێدەگیرێ کە چێەوە لە مەتار ڕێزی لێژیرا لە ناو زاخۆی 100 گەنج کە مەسەلەن لەگەڵیتی کە بەش شێواداری حزبەکەی تووە چۆن دەکرێت یەکێک ساڵێک 2 ساڵە شکایەتی لێکرایە بە کەیف خۆی دێتە مەتاری دەستە زاخۆی و بە کەیف خۆی جوێن بە هەموو ئەو حاکم و پۆلیسانە دەداتن و حزبەکەی تو کاک ڕزگار حاکمە حزبەکە و جوێنی بە کادیر و ئەندام و دادوەر و پۆلیسی گۆ دەدا وایەیاننا چۆن دەکرێت ئەوە بە ئازادانە و ڕێزی بگیرێ لە مەتاری ڕ نەگیرێتن وایەیاننا خۆ نابی یاسا فەرقەبی لە مەعبەینی هەریەکەکە قەزمان لەوێ چۆن دەکرێتێک خاوەنی ئەو زمانەبی ئەو هەموو شکایەتەی لێکرابی بە کەیف خۆی لە کوردستان بسوڕێتەوە چاوەڕێ بێ کاتەوە لە بسەریان جامی ئەو شکایەتە چ دەبیتن و بە تاکید ڕێکاری یاسایی کە گیرایە لەبەری و ئەنجامیشی دەبیتن با چاوەڕێ بین با پێش ئەحداس نەکەوین خوشم زۆر ئاگام لەو مەزوعانیە بەڕاستی کاتەوانە چۆن شکایەتێ کرایدا بەڵام با چاوەڕێ لە پێش ئاخر چۆن چاوەڕێ بین کاک ڕزگار یەک قەوستخوا چۆن چاوەڕ تاوانە من ئیشی من وەکی پاڵامەنتار تەنها بەدوادە چوونی بابەتەکانە بەس لە ژنەی ئەمنیشیەتی قابزەکەی بەدەستی منە کاتتاوانە بە خزمەتی برای خۆم بکەم بەڵێ و نە جهاتی تەنفیزیشم جنابەت کەم پرسیارە لە مدەکە وەکی پاڵامەنتار لە لیژنەی ناوخۆی کە لێم بپرسی کایە ئێوە بەدوادە چوون با مەوزوعە دەکەن ئەمە بە برای خۆم دەڵێ مەڵێ بەدوادە چوونی بۆی دەکەن بزانێ کەم بابەتە لەکوێ لە چێ ڕاوستایە و لە چێ ڕێکارە گیرای دەبەر و جهازی تەنفیزیش بزانم هیچ ڕێکارێکی گرتی دەبەر لەبەر یا ئایا یان نا ڕاست دەکەی محکەمە کاتەوە بە خزمەتی برای بەڵێ محکەمە شکایەتی کردیە ئەوە جهاتێکی قەزاییە شورتە دەگریت نەگریتن ئەوە جهاتێکی تەنفیزیە هەردوو بابەت نانی ئەمن هیچ پەیوەندیم نە بە جهاتی قەزایی هەیە نا پەیوەندی بە جهاتی تەنفیزی هەیە بەڵام ئەگەر پرسیارم لێ بکای کە ئایا لەم کوردستانە کەس تەشیر بە کەسێک بکات بێڕێزی بکەتن ئەمە تشتێکی شێوایە دەبیتن ڕێکاری یاسایی لە بەری بگرینە بەر
تایدی برای خۆم دەکەم بەڵێ ئەم کارەکان جوانینە دروست نینە کار چیشو بیتن هەر کەسێکی تر بیتن ئەگەر بێڕێزی بە خەڵکێک بکات بە نیشتیمانێک بکەتن خۆ دەبیتن سنووژی بۆ هەبیتن جا لەبەرەوە کارتەوە ناتوانم وەڵامی دقیقی برای خۆم بدەمەوە لەسەر بابەتەکایە چۆن دەکرێت چۆن ناکرێتن ئەوەنە بەڕاستی لەلای منیە وەڵامەکە بەس کاک دەزانیت هەوڵی زۆرمدا لەگە پۆلیس لەگەر هەموو شوێنەکان کەس جواب نادا ئەنگۆلی ژنەی یاسایی و ئەوەنا ینی ئەوەی ناوخۆینا وایە بەر دووش پەرلەمانتاریش بی چۆن دەکرێت یەکێک ئەمری قەبزی هەبێتن بە کەیف خۆی بە مەتار تێپەڕی وەلەو شارەی کە هەژنۆ شکایەتی لەسەرە کە 18 ساڵ حکم درایە 100 کادیری حزبەکەی تو زیاتریان هەوادار و جەماوەری پارتی لە دووی بیتن بەبێ ئەوەی کەس بگیرێ لە یەک قەوستخوا کاکزگەرم بوارم باشدا تو ڕێی خۆتدا وایە بابە ئەوە بی هەردووکمان خەمی ئەوەمانە نابی ئینسانێک زمانی ئەو زمانەبی سەرۆکی محکەمەی دۆک شکایەتی لێکردی ئەمدیری پۆلیسی زاخۆ شکایەتی لێکردی چۆن دەکرێت ئەو کەسەوا بە ئەنتەریات بێتەوە لە ناو شارۆچکەکە بسوڕێتەوە و لەوێش گوێم بە هەموو ئەو خەڵکانەش بدا و کوردستان ببیتە ئەبەو دەرەجەی گاڵتەجار کەسێک بێتن ئەو هەموو تەوهینە لە ئەوروپا دەکا لە کوردستان دەکا ئەوەندە ڕێزیشی بژیرێتن یعنی چۆن دەکرێت لە مەتار نەگیرێ وایەنە چۆن دەکرێت ئایا لە زاخۆی محکەمە نییە قانون نییە پۆلیس نییە بیگیری کە ئەمری گرتنی هەشتۆ شکایەتی هەیە کە حاکم و پۆلیس ئەوەیەکە چۆن دەکرێت کەسێک ئاوا گاڵتە بە حکوومەتەکەی ئێوە بکە کاکە حکوومەتی پارتیە خۆ حکوومەتی ئێمە نییە بە هەر حاڵ پارتی حاکمە ئەوە لە سنگۆ ڕادەوەستی وایە نا یعنی لە سنگۆ ڕادەوەست بەرهەڵ من نازانم بە ئەوە مەوزوع عشکێ نامێ بچمە ناو نقاشە بەس چۆن دەکرێت کەسێک ئەو هەموو خاوەنی ئەو ئەتەکێت هەبی لە ناو سوسیال میدیا پارتی بیهینی بە کەیف خۆی لە مەتاری ئەمریکا لە ناو زاخۆ بە کەیف خۆی بیسوڕێنی 100 کەس بەدووی بێ کە بە خۆت دەزانی چەند کەس لەو زاخۆی دەی درایان گیرا لەسەر ئەوەی ڕای جیای هەبووە ئەی چۆنە کە ئەوە هیچی لێ ناکرێ و ڕێزی دەگیرێ بە کەیف خۆی دەسوڕێتەوە لەوێن دەڕات ئەوە دەکرێت کاک ڕزگار ئەوە سکانداڵێکی زۆر گەورەیە لە بۆ حکوومەت لە بۆ حیزب و دەبێ ئێمە هەمومان پێش بەو زمان پیسانە بگرین وایە نا ڕێنەدەین هەتا لە ناو سوسیال میدیاش ئەوە بیتن بەڵێ پەیامی جنابەت بە وازەحی گەهشت لە ئەوانش بۆ ئەوەی دووبارە تاکی دەکەمەوە کە بابەتی شکایەتکردن پەیوەندی بە محکەمەوە هەیە ئەمە وەکی پارلەمانتار حەقی تەداخل لە کاری محکەمەمان نییە بە هیچ شێوەیەک کەوا لە پەیڕووی ناوخۆی پارلەمانی هاتووە و لە هەمان کاتیش بەڵام بە شێوەیەکی دیشتی ئەگەر بێت و کەسێک شکایەتی لەسەر بیتن بە تاکید ئەم شکایەتە لە ڕێگای جەهەتی تەنفیزی و تەنفیزەکرێت کە شۆرتەیە و تبلیغ دەکرێتن ئەگەر ئەمری قەبزیشی هەبیتن خۆی ئیدارەکان دەبیت ملزەم بن بە بڕیاری محکەمە چ من بەم جنابەت بیتنیان هەر کەسێکی تر بیتن و ئێستاش بۆ دەگیرێت یا ناگیرێتن دووبارە تاکید دەکەم چون من جهاتێکی تەنفیزی نیمە ناتوانم مەڵام لەسەر ئەو بابەتە بدەمەوە بەڵام بە تاکید ئەم بابەتە لێرە کۆتایی پێناوێتن کاتەوانە بەڵێ و جنابی احتمالە چۆن ڕۆژنەماوانی و بەدووادا چۆن دەکە ڕەنگە لە من زووتریش وەڵامت بەدەست بکەویتەوە کە چۆن بەس کاک ڕزگارە زانیت دەم دەست خۆش سوپاس شتەکەم بۆ ئەو جوابە بەڵام یەک شتەیە یعنی لە شتێ بووە یەکێک ئەمر قەبزی هەبی لە مەتار کە هەموو کە ناوی هەیە وایە نا دووبارەی دەکەینەوە جناب ئەنی عینی قەسار ئەمە با دووبارە و دووبارە ناکەینەوە پەیامی جناب زۆر وازە من لە برای خۆم تێگەشتم و وەڵامی منیش هەر ئەوەیە کە دووجار تاکیدم کراوە ئەنی لەمە زیاتر وەڵامێکی ترم بۆ برای خۆم پێ نییە باشە بەس من هەر وەکو ڕێی دەڵێم یعنی بەڕوا بکە شۆک داگرتیمە کە کەسێک حکوومەتەکەی خۆی یعنی مەسەڵەن نییە حاکمە پۆلیسە شکایەتی لێ کردیە بەو هەموو سلسلە ئەمنیە تێدەپەڕیتن و ڕێزی لێتە گیرێ و کەس نایگیری یعنی ئەوە زۆر ئابڕوچوونەکی گەورەیە
لە ڕووی قانونی لە ڕووی دادگایە و بێڕێزیە بە بکەوە بە ئەوەی خۆتان کاتت ناگرم کاک ڕزگار زۆر سوپاس بۆ ئەو وەڵامەت سەرچاوی من سەرچاو مرحبا الو چۆنی مرحبا سرچاوان باشی تو بەرپرسی ئافرەتانی پارتی لە زاخۆوانە نخیر بەرپرسی چی لە زاخۆ لە ئافرەتان بۆ خێر بیشەڵا وەڵا پرسیارێکمان هەبوو بەس لەسەر مەسەلەی ئافرەتانە لە زاخۆ جانابتان نازدی کرد ئەس ناوم توانا کەریمە بەڵێ بله ئاتوو بەرپرسنی لە ئافرەتان پلە چیە لە ناو ئافرەتانی پارتی بەس جانابتان ناز بکەم بزان تو کی ئەس ئەوەمە چالاکوانەکەم لە ئەوروپا پرسیارێکمان هەبوو وەڵا لەسەر ئەوەی ئەتو بۆ خۆ دەزانی ئەبوو چیچۆ هەرچی ژنی مەسئولە قسەی پێگوت وەنیای خەڵکی زاخۆ و کەسەکە دنیایەک گوێن دەدا تەوهین بە ژنی خوشک و دایکی خەڵک دەکا و حکمی 18 ساڵی بەسەردا سپێندرایە چۆن حزبەکەی تو ڕێیدایە بێتەوە ئەوە بەکەیت خۆی لە زاخۆ بسوڕێتەوە و خەڵکی لۆخر دەکەنەوە و لە مەتار پێشوازی لێ دەکەن ئەلۆ قەپات کرد لە شەرما ناحەقی نییە وەڵا بەڕاستی جورئەتی دەوێ قسە لەسەر بوو چی شۆی بکەی حزبەکەت ئەو هادا بێموڕاڵ بیت داڕمابی لە ئەخلاق کەسێکی وا ساقیت مجریم کە تاوانبارە لەلایەن حکوومەتەکەی خۆتەوە لەلایەن ئەوە بێ بهینی ئاواوە وەک پادشایەک لە ناو بازار ڕێزی لێ بگری مرۆڤی ئازادی خوازم لێ بچی لە ئەوەی سیمینارێک بکە یان پیاسەیەکی وا بکە نەحەقی نییە ژنە ژن و کەسی زاخۆی نەهێشتێ ئەوەندەی نەڕێ سواریان دەبن ێزت لە لیژنەی ناوخۆ ئاسایشی بڕیاردەری لیژنەی ناوخۆ ئاسایشی وەنیە لە پەرلەمان وەڵا ئەمە شتەکەیە پێمان خۆشە بزانین وەکو چالاکوان و هاوڵاتیەکیشباوەبی چۆن دەکرێتێک 18 ساڵ بڕیاری گرتنی هەبی و لەلایەن هەموو حکوومەتی بادینان من ناتوانم ئەوها جوابی تۆ بدەم نازانم کی مناوم قادر نادرا چالاکوانی ئەوها تەلەفۆنی بکەی پێم ناکرێت کاکە ناوم قادر نادرا ڕێک دقەیەک دقە تهڕب مەکە عیبە جوان نییە ئەمن دامانە هاوڵاتێکی زۆر ئاساییشم ئەلۆ ئەی جوابی چێ دەدەیەوە براکە من پێ دەڵێم ڕۆژنامە نووسم هەر جواب نادەیەوە پێ دەڵێم چالاکو بابە لێرە ئەو مۆدیلە نییە داوەشەی باش کاگەرشەت بەڵێ کاگەرشە تو لە لیژنەی ناو خۆی پەرلەمانی وایە جێمنێتە کاکە جێمنێتە بەڵێ بەڵێ جێمان باش لێکە وایە نەکاگەرشەت ئەلۆ کاگەرشەت واز لەو ئوسلوبە ببینی لە من باشتر جێ لە دەنگمە ئەگەر ناتێ جواب دەیەوە برێ ناوێرم جواب دەمەوە جەنام ناوم قادر نادرە ناوم قادر نادرە کاکە قادر نادر هاوڵات یەکم داوەشێ ڕۆڵە شكو ديك رئيس محكمة دوكي هيمة الدين وإيمانتنا وخا دينتك كي خد الدين تبنم خد الدين وسبت تبنم حاكم محمد شرفاني خد الديانة تبنم أو دينة الديبة كي خد قونا دينة تبنم جنا دينة تبنم باشا خد جنا دينة تبنم الدين ومسبت تبنم باشا خد قونا دينة تبنم أو دينة الديبة كي هي مداوي جنة تقاو تولي هاتي قرآن عالمي بقري تكوبان مسيريكي بقري هاي كوبان مسيريكي بقاس كان مسيريكا الدينة تناو
او دينته دي بتشي او ديانته دي بتشي او ديانته جوادنا ديانته كتاخ وغاية او ديانته دهره از خود الدين تبنم اد ايمان من القزيبه دابا حتى من القزيبه باش نافدا من القزيبه واجي كربا